دیارە ئەمڕۆ یەکەمین کاروانی حاجیانی هەرێمی کوردستان گەیشتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە ژمارەیان 376 حاجی بوو لە حاجیانی پارێزگای سلێمانی، ئەمەش لە کۆی ئەو 3815 حاجی دێ لە حاجیانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای کەرکووکی خۆشەویست و دیالە و دووسخورمات و دیارە ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز لە ساڵانی تر لە خزمەت و لە پێشوازی حاجیان نابووین، بەڵام ئەوەی گرنگە کە ئێمە بە هاوڵاتیانی خۆشەویست بڵین تکایان لێ دەکەین قەرەباڵەخی لەسەر فڕۆکەخانە دروست نەکەن. ئێمە دەمانەوێت بە باشترین شێوە لە خزمەتی حاجیان نابین و تەواوی ستافەکانی فڕۆکەخانە پێشوازیان لێ دەکەین و بە شێوەیەکی زۆر باش کاروبارەکانیان بۆ ڕاپەڕێنین و بیان گەینەوە ناو کەسوکاریان. ئەوەی کابینن فڕۆکەخانەی سلێمانی ئامادەکاریەکانی بە شێوەیەکی جیاواز لە ساڵانی پێشوو کارمەندانی فڕۆکەخانە بە شیرینی و چکلێت و گوڵ پێشوازیمان لە حاجیانی خۆشەویست کردووە، ئەمێنێتەوە سەر کاروانەکانی تری حاجیان کە بگەڕێنەوە. ئەوە بە پێی خشتەیەک دیاری کراوە لەلایەن دەسەڵاتی هەیە حەج عومرەی بەغاوە دیاری دەکرێت، ئەوان دیاری دەکەن بە چەند کاروانی تر و جۆری فڕۆکەکان و ژمارە حاجەکان بۆ فڕۆکەخانەکان کە دەیان نێرنەوە.